خۆپیشاندانەکانی دژبەڕە کەسپەرسی لە سەرانسەری ئەمریکا لە پشووی هەفتەدا بەردەوام بوون 2 هەفتە دوای کوشتنی جۆرج فلۆیدی ڕەشپێست لە سەردەستی پۆلیسێکی سپی پێست لە میناپۆلس لە ویلایەتی مینیسۆتا. بە هەزاران ڕۆژان لەسەر شەقامەکانی شارە سەرەکیەکان لە نیویۆرکیش سەرڕای قەدەغەکردنی هاتوچۆ کە لە دوای هەشتی شەوە لە ئارادا بوو شارەکە شەوێکی ئارامی بەخۆوە دی. من لە دەرەوەم لە پاش قەدەغەکردنی هاتوچۆ چونکە ئەمە شۆڕشە. لە ئێستادا ئەمە هەموو شتێکە بۆ من. ئەوە 2020 بۆ هەتا ئێستا مامەڵە لەگەڵ سیستەمی جیاوازی ڕەگەزیدا بکەین. هەستی هاوکاری و هاوسۆزی خۆپیشاندەران لە تێکڕای شارەکانی هێنا بۆ سەر شەقامەکان کە دروشمی یەکسانیان هەڵگرت بوو داوای دادپەروەریان دەکرد. کاتی ئەوە هاتووە دادپەروەری لەم وڵاتەدا بەرقەرار بێت. ئێمە لەو باوەڕێداین تا مامەڵەی یەکسانی لەگەڵ هەموو کەسێکدا نەکرێت ئاشتی نایەتە دی. خۆپیشاندانەکان تا ڕادەیەکی زۆر بە شێوەیەکی ئاشتیانە بەڕێوە چوون تەنانەت لەو شوێنانەی پێشتر تۆنت و تیژی وەتاڵانی بەخۆوەدی بوو. گرتبوونەوەکانی خەڵقی سیمایەکی تایبەتی پێوە دیار بوو کە خۆپیشاندەرانی لە تێگڕای ڕەگەزی جیاوازەوە بۆ یەک مەبەست لە خۆکۆ کردبەوە. لە ڕاستیدا ئێمە هێشتا بزوتنەوەی لەم جۆرەمان نەدیوە کە خەڵکێکی زۆر لە ڕەگەزی جیاوازەوە لە یەک شوێندا کۆ ببنەوە لە پێناو یەک کێشەدا کە لە مێژەوە شاراوەتەوە. داواکاری خۆپیشاندەران بۆ گۆڕینی سیستەمی پۆلیس کاربدەستانی ویلایەتەکانی هەنداوە چاکسازی بکەن. شارداری نیویۆرک بیل دی بلاسیۆ باسی لە گرتنەبەری هەنگاوی گرنگ لەو بارەیەوە کرد. ئێمە بودجە لە بەڕێوەبەراتی پۆلیسی نیویۆرک دەگوێزینەوە بۆ دەست پێشخەریەکانی گەنجان و خزمەتەکانی کۆمەڵایەتی و دەکاریەکانی لە هەفتەی داهاتوودا لە پرۆسەی بودجەکە بازەکرێت. من ئەمەوێ خەڵکی تێبگەن کە ئێمە پابەندیم بە گۆڕینی سەرچاوەکان تا جەخت لەسەر گەنجانمان بکەین. ئەو کارەش ئەیکەین بەو شێوەیەی دڵنیابین کە شارەکە ئارامە بێت. لەم دەمەی وڵاتەکەش سەرقاڵی خۆپیشاندانەکانە نیگەرانیەکانی پەتای کۆڤید-19 زیادی کردووە کەوا باوەڕ دەکرێت ژمارەیەکی زیاتری خەڵقی تووشی ڤایرۆسەکە ببن پاش بەلاوانانیان بۆ ڕێکارەکانی و دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی لە پێناو بەشداربوونیان لە خۆپیشاندانەکاندا. دواترین ئامارەکان وا ڕادەگەیەنن ژمارەی توشبووان 1,920,904 کەسی تێپەڕاند بێت و ژمارەی گیان لە دەستدان لە 109,900 کەس زیاترێک بێت. لەلایەکترەوە ڕخنەکان لە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترەمپ زیادی کردووە لەبارەی شێوەی مامەڵەکردنی لەگەڵ ڕەوشەکەدا. لە دواترینیاندا ژەنەرال کۆلن پاوەلی کۆماری و وەزیری دەرەوەی سەردەمی سەرۆک بوش گوتی سەرۆک ترەمپ پەیڕەوی دەستوور ناکات و هەچ کەسێک ڕخنەی لێ بگرێت هێرشی دەکاتە سەر. سەرۆک ترەمپیش پاشماوەیەکی کورد لەسەر تویتەرەکەی ڕخنەی لە کۆلن پاوەڵ گرتەوە گوتی پاوەڵ کاتی خۆی گوتێتی کە عێراقچێکی کۆمەڵکوژی هەیە وا دەرنەچوو ئەمریکا کەوتە شەڕەوە. ماوەتەوە بڵین هێشتا ڕوون نەبووتەوە شێوەی مامەڵەکردنی سەرۆک ترەمپ بۆ خۆپیشاندانەکان و پەتای کۆڤید-19 تا چ ڕادەیەک کاریگەری لەسەرسەر لە نوێ هەڵبژاردنەوەی بە سەرۆک دەبێتەوە لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی کە بڕیارە بەر لە کۆتایی ئەم ساڵدا بەڕێوە بچێت.